تەخشان و پەخشانکردنی زەوی وزار و داگیرکردنی مڵکی گشتی لە هەرێمی کوردستان بووەتە سیمای حکومڕانی دوو هێزی دەسەڵاتدار کە دوجار بەشێکی زۆری ئەو کارانەشیان بە بەکارهێنانی دامەزراوەکانی حکوومەت بەرجی یاسایی بەبەردا دەکەن. بە نووسراوێکی فەرمی کە لە ساڵی 2019 و بە واژۆی ئەو کاتی بەڕێوەبەری شارەوانی هەولێر بە ئیستیسنا بە ڕەزامەندی ئەنجومەنی وەزیران و لا زۆنی ئاڵتوونی هەولێر زەویەک کە ڕووبەرەکەی 446 مەترە دراوە بە کەسێک بە بڕی 138,000 دیناری عراقی و بۆ هەر مەترێک تەنها 300 دیناری بۆ هەژمار کراوە کە ئەگەر بەراورد بکرێت بە نرخی کاڵایەکی دیکە لە دەرئەنجامدا دەردەکەوێت 300 دینار کەمترە لە نرخی 1 کیلۆ تەماتە بە نرخی جوملە. لەمەودا پرۆژەکان لە ڕێگەی پلان دەبێت. پەیام چەند جارێک پەیوەندی کرد بە سامان محەممەد بەڕێوبەری پێشووی شارەوانی هەولێر بەڵام ئامادە نەبوو هیچ ڕوونکردنەوەیەک بدات. وەزیری شارەوانیش بێ ئاگایی خۆی لەو بابەتە نیشاندا. ئەم بەرپرسم لە ئیمزای خۆم لە سەردەمی ئێمەشتیوان نەبوو. لای خۆشیەوە پەرلەمانتاران و ئەندامانی ئەنجومەنی پارێزگای هەولێر دژ بەو تەخشان و پەخشانکردنەی زەوین دانیش بەوە دادەنێن داگیرکردنی مڵک و زەوی گشتی بەخشینی بە کەسانی دەستڕۆیشتووی حزب بابەتێکە نکوڵی لێ ناکرێت. زەویەکی باشە لە کاتێکدا ئەو کەسە هیچ استحقاقێکی نییە و بە شێوەیەکی یاسایش پێدراوە یعنی ساکانە گەر ڕێکاری یاسایش بگریتە بەرامبەری ئەو شێوەی یاسایی ئیش خۆی کردو نمونە هەزاران مۆزەف هەیە لەم کوردستانە لە لە کابینەیە کەمەوە تا ئێستاکانە ئەو فەرمانبەر هەندێ گەیشتوتە تەمەنی خانەنشینیش هەتا ئێستاکانە 1 مەتر زەوی وەرنەگرتووە کە شایستەی خۆشێتی چکە هەموو مۆزەفێک شایستەیەکەوە پارچە زەویە گوەرگرێ بۆ خانوو. دژی هەر داگیرکاریەچین لە هەر ناوچەیەکی کوردستان بێ لە سلێمانی پێش هەموو ناوچەکانی تر داگیرکاری زەوی هەیە لە سلێمانی هەیە لە هەولێر هەیە لە دهۆک هەیە لە تەواوی کوردستان هەیە وەکو نەعەدالەتی لە هەموو شوێنەکان هەیە دژی دەوەستینەوە و ئەمە ئیدانە دەکەینەوە بە هەموو شوێک پشتیوانی هەوڵی چاکسازی دەکەین دەستخۆشی بۆ برا پەرلەمانتارەکانم کام بابەتیان زۆڵاندۆ لای خۆشمانەوە هەم بەڵکان دەخینە بەردەم داواکاری گشتی و سکاڵا تۆمار دەکەین. بەپێی بەدواداچوونی پەیام بۆ نرخی هەر مەترێک زەوی لەو زۆنەی شاری هەولێر کە زەویە 446 مەترەکەی تێدایە بە نرخی 300 دینار تەرخان کراوە. 1 مەتر زەوی نرخەکەی زیاترە لە 2250 دۆلار و بەو پێش بەهای زەویەکە زیاترە لە 1 ملیۆن دۆلاری ئەمریکی. طبعا زەوی لە ناو هەولێر بەگشتی مەتری لە دەوری 300 دۆلار هەتا 2000 هەتا 2200 هەتا 2500 سەکەنی وەدەست دەکەویت. ناوچە لەگە ناوچە جیاوازی هەیە. ئەو ناوچەی لای مەتاڕ و پارتی سامی عەبدوڕەحمان دەتوانین بین وەزیرانە ئەوانە نرخەکانیان جیاوازە. نرخەکانیان لە دەوری 2000 دۆلارە هەتا دەگاتە 3800 دۆلار وابزان پاڤیلۆن نرخەکەیەتی. برین بازار نییە بازار هەیە بەڵام بەو جۆرەی نییە کەوا زۆر وەکو سارانی 2012 و 2013 و بەو جۆرەی بیتن جوولەیەکی سروشتی لە ناو بازار هەیە ئەو کەسانی کە بۆ خۆیان دەکڕن دروست دەکەن بۆ خۆیان دەستنە ناوی تێیدا دەژیان. هاوتەریب لەگەڵ ئاشکرابوونی دۆسەی زەویە 446 مەترەکە ئەوەش ئاشکرا بووە ئەو کەسەی زەویەکەی پێدراوە بەڕێوبەری کۆمپانیای ستێر گروپە و بەوتەی عەلی عەمەساڵح پەرلەمانتاری کوردستان هەر لە هەمان ساڵدا و هەمان کەس لەگەڵ دوو لە ئەندامانی دیکەی خانەوادەکەیدا زەویەکی دیکەیان بەبێ بەرامبەر وەرگرتووە کە بەهاکەی 4 ملیۆن دۆلار بووە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.